بینەرانی عزیزی تلوزیۆنی کۆمەڵا ئەم کاتتان باش لە بەرنامەی لێکدانەوەی هەواڵەوە بۆ باسکردن لە هەواڵێک کە تازەی بەدەستمان گەیشت هاتینەتەوە خزمەتان. ئەمڕۆ ڕووداوێکی دڵتەزێن لە شاری نەغەدە ڕوویداوە، بەداخەوە کوژرا و برینداری لێکەوتوتەوە وا لە نێو خەڵکی ناوچەکە و تۆڕە کۆمەڵایەتەکان بووە بەجێی باس و خواست. بۆ زانیاری زۆرتر لەو ڕووداوە داوامان کردووە لە هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا وەڵامی چەند پرسیارمان بداتەوە و زانیاری و چی دەبێت بکرێت بخاتە بەردەستی بینەرانی تلوزیۆنی کۆمەڵا. تکایە لەگەڵمان بن. کاک حەسەن، سەرەتا بە خێراتنت پێ دەڵێم زۆر سپاس بۆ بەشداریت لەم بەرنامەیە. منیش سڵاوم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، بۆ ئێوە هاوکارانتان و لە خزمەتتاندا. زۆر سپاس. کاک حەسەن، تکایە ئەگەر دەکرێت ڕووداوی ئەمڕۆی نەغەدە پێمان بڵێ لەسەر چی بووەوە، چۆن دەستی پێکردووە؟ بەڵێ، بەداخەوە ئەوڕۆ کە ڕووداوێکی نەخوازرا و لە شاری نەغەدە ڕوویداوە کە لەو ڕووداوەدا یەک نەفەر کوژراوە و چەند نەفەریش بریندار بووە. ڕووداوەکە بەو شێوە بووە کە لەبەر دەرگای مەکانیکیەک چەند نەفەر گەنج چوون بۆ ئەوەیە کە سیارەشتیان بۆ چاکرێتەوە، بەڵام بەهۆی چێ بووە قسە لە بینیانە هاتووە چووە بووە بە شەڕ. یەکدوانێک لەو گەنجانە کە چوونەتەوە شتیان چقۆ و شتی تیژیان هێناوە و بووە بە شەڕ. لە ئاکامدا لەوەیە گەنجێک بە ناوی فەردینی ئیبراهیمی کە خەڵکی گەرگاشانی شنۆیە لەو ڕووداوەدا گیانی لەدەستداوە. کەسێکی دیکە بە ناوی کەماڵی محەممەدی کە ئەو خەڵکی قەڵاتانە بە سەختی بریندار بووە و مەترسی مەرگی لەسەر بووە کە بە خۆشیەوە گەیاندویانەتە خەستەخانە و تا ئەو لەحزەیە کە من قسەم دەکرد لەگەڵ نەغەدە وتیان لە مەترسی نەجاتی بووە. یەک دوو کەسی کەیش بریندار بوون. باز لەوە دەکرێت کە ئەم کێشەیە ئەو چەند گەنجەی کە ئەو چەقۆ و شتی تیژیان بەکارهێناوە لەو گەنجە تورکەکانن و ئەو خاوەن میکانیکەکە و ئەوانەی دیکەش کە لە ڕووداوەکەدا بوون کورد بوون و بەنەوعێک هەڵ دەدرێ بۆ ئەوە بەتایبەت لەلایەن خودی بەکرێگیراوانی ڕژیمەوە کە بە ناوی کێشەی کورد و تورک لەوێ حەوڵدەنجێ بخەن و ئەو ڕووداوە نەخوازیاوەکانی ڕابردوو دووبارە بۆ خەڵک تەداعی دەبێتەوە. بۆ یەکانێت تا ئێستا نەفرێک کوژراوە، دووسێ کەس بریندارن و ئاخرین کاتیش کە من قسەم کرد ڕووداوەکە تەواو بووە. کاک حەسەن، گویا ئەم ڕووداوە کۆبوونەوەیکی گەورە دژ بە هێزەکانی ڕژیم ڕوودەدا دوای ڕووداوەکە. ئەم کۆبوونەوەی چۆن بووە پێمان بڵێت، لەکوێ ڕوویدا، دروشمەکانی بەشداربووان چی بوو؟ ئەگەر دەکرێت زیاتر بۆمان باس بکەیت. بەڵێ، ئەم کۆبوونەوەیە دوای ئەوەی کە ئەم ماجرایە دەقەومێ و هێزەکانی ڕژیم لەو دەوروبەرە دەبن، بەڵام زۆر بە خەمساریەوە چاو لە ڕووداوەکەکەن، دەخاڵت ناکەن و ئەو شاهدە بن کە ئەم ماجرا قەومی خەڵک زۆر لیان تووڕابن. هەر بۆ یەکانێ زیاتر لە 1000 نەفەر لە گەنجەکان و لە خەڵکی تووڕە لە خیابانی پیرانشار تاکوونێ نزیک کەڵانتەری 11 یا ژاندارمەری کۆ بنۆ ڕێپێوانەکەن، دەست دەکەن بە دروشمدان لە عەلەیهی ڕژیم، لە عەلەیهی ئەو ناوەندانەی کە بەرپرسن و پیان دەڵێن ئێوە مەسئولن، ئێوە دەستان بووە لە ماجرایەدا، ئێوە ئەتانتوانی بەری ئەم کێشەیە بگرن، بەڵام نەتانگرد و ئاگاهانە لاتان شل کرد بۆ چەندانە جوانی بەناو تورک کە ئەم ماجرایە بقەومێنن و ئەو ڕووداوە نەخوازیاوە بێنێتە پێشەوە. بۆ یەکانێ بەڵێ دروشمیان داوە و بەشێکی زۆر لە دروشمەکانیش لە عەلەیهی زەنجانی بووە کە لەوێ لەسەر کۆمەڵایەتیەکانیش بڵاو کراوەتەوە و هێزەکانی ڕژیم هەر ئەمڕۆکە هەر وەختێک کە ماجراکە قەومێ 12 ماشێنی پڕ لە هێزی گاردی ویژە لە ورمێوە دێنن بۆ نەغەدە. تەبعەن ئەوان دیارە ئامادەجیان بووە، یا هەر ئان احتمالی ئەوەی کە خۆیان کە خوڵقێنەری ئەو کێشانن هەچیەوە لێدەن لە شارێکی وا ڕووداوێکی وا ببێ، بەڵام بەڵێ تەزاوراتی گەورە بووە، خۆپیشاندان بووە، ناڕەزایەتی بووە و دروشمەکان دژی نوێنەری نەغەدە و دژی ئیمام جومعە و دژی ئەو کەسانەی تر بووە کە بەنەوعێک دەستیان لەم ماجرایانەدا بووە. کاک حەسەن، خۆشتان ئاماژەتان پێکرد لەو کۆبوونەوەیدا دروشمی زۆر دژی زەنجانی دراوە. زەنجانی کێیە؟ بۆ دژی دروشم دەدرێ؟ زەنجانی بەناو نوێنەری خەڵکی نەغەدەیە لە بەشی تورکنشینەکەی نەغەدەیە. زەنجانی کابرایەکی کۆنە پاسدارە، کابرایەکی حیزبوڵاییە، کابرایەکی دژی هەموو شتێکی ئینسانی و ئازادیخوازی ئەمڕۆکەیە، نەتەنیا لە این کوردەکان بەڵکو لە تورکەکانیش.
کەسێکە کە زۆر هەوڵ دەدات کە سیمای ئەو شارە کە سیمای پێکەوە ژیانە بیگۆڕێ، سیمای برایەتی و دۆستایەتی و خزمایەتی و تێکەڵاوی ئەو سیمایە بگۆڕێ. هەوڵەدا بۆ ئەوەی شار کە ناوی نەغەدەیە بیکا بە سندوز، هەوڵەدا بۆ ئەوەی ئەو خیابانانەی کە ناوی گەڕەکایەکی قەدیمی کۆنی شاری لەسرە ناوی مەسەلەن کوردیان پێوەی ئەوانە بکا بە تورکی. یەکێ لە پانتورکیستەکانی لە واقعدا وەک شاگردەکانی مەلا حەسەنی وایە کە هاوکارە لەگەڵ کوڕەکەی مەلا حەسەنی. کوڕی مەلا حەسەنیش لە ماجرایانەدا دەسی بووە کە بینەران دەزانن مەلا حەسەنی ئیمام جومعەی پێشووی ورمیەیە، پیاوێکی زۆر تاوانبارە لە جەرەیانی قارنێ و قەڵاتان و ئەوانەدا دەڵێن لە هەمووی ئەوانەدا دەستی وە لەو کوشتارانەی کە کراوە بۆ کوڕەکەیشی کە ئێستا خۆی نەماوە بەنەو ئێوەکو خۆی ڕەفتارەکات. بۆ یەکانێ زەنجانی کەسێکی پانتورکیستێکی زۆر شوینیستە، زۆر بنیادەمێکی نەتەنیا دژ بە کوردەکان دژ بە تورکەکە هەنیشە، ینی دژ بە تورکی ئازادی خوازیشە. بۆ یەکانێ ئەو دروشمانەی کە لەوێ دراوە دژ بەم کەسە ئەمە بەستا ئەو نوێنەرەیە و هەروەها ئەم کەسە یەکێک لەو کەسانە بووە کە لە مەجلیسە وەختێکە لەو دەورەی ئەخیردا ڕەئیاندا بۆ مەسەلەی سیانەت لە دنیای مجازی و بۆ ئەوەی کە ئینتەرنێت وانە بەرکەسک بێتەوە لەو بەناو نوێنەرانە بووە کە هەردوو قامیشی هەڵێناوە دەنگی داوە و زۆری پێخۆش بووە کە خەڵک دەستی بە هیچ نەوعا زانیاریەک و تێگەیشتوێک لە دنیای ئەمڕۆ کە ئەوانە نەگا. بۆیە کابرایەکی زۆر خراپە و بەشێک لە دوورشمەکانی ئەمڕۆکە دەش بەم بەناو نوێنەرە بووە کە خەریکە سیمای ئەو شارە گۆڕێ و حەولەدات بۆ شەڕێکی تایفەیی و قەومی و ئەو جۆرەشتانە کە لە ناو خەڵکی نەغەدا دروستیکە. بەڵام بەخۆشیەوە خەڵکی دیکە ئەم کابرا دەناسن لە ناو نەغەدەدا چ لە بەشی کوردنشینی چ لە بەشی تورکنشینی دەیناسن و دەزانن کە ئەمە یەکێ لە عەواملی ئەسڵی سپای پاسدارانە و زۆر خۆشبەختانەی گوێ لە قسەکانی و لە کردەوەکانی شل ناکەن. کاک حەسەن، هەڵوێستی خەڵکی شار خۆشتان کەمێکتان ئاماژە پێکرد کە لە کورد و تورک پێک هاتوون چۆن بووە پێمان بڵێ لەم ڕووداوە و بە نەزەری ئێوە دەبێت چی بکرێت کە ئەزمموی تاڵی ڕابردوو دووپات نەبێتەوە؟ تا ئەو جێگای بە هەڵوێستی خەڵک دەگەڕێتەوە. هەر ئەم کەسانە حەولیانداوە زەنجانی کوڕی ئیمام جومعە بەرپرسانی ئەمنیەتی و سپا و ئیتلاعات و ئەوانە کە لەوێ حەولیانداوە بە ناوی شەڕی کورد و تورک جێبخەن، بەڵام زۆر بەخۆشیەوە بەشێکی زۆر لە خودی تورکەکان هاتوونەتە ناو سەحنە و کێشەکەەوە و توانە کێشەی ئێمە کێشەی کورد و تورک نییە، ئێمە رابطەی خوێنیمان لەگەڵ یەکتر هەیە، ئێمە بە قەولی خۆیان ژن و ژنخواز لە ناوماندا هەیە، ئێمە کەسمان هەیە لەوان لەگەڵ ئەوان ئیزدواجی کردو، ئەوان ئێمە خەڵکێکین، ئێمە دووبەژ نین و لە ناو کوردەکانی شار عینی ئەو شتە حەول دراوە بۆ ئەوەی کە ئەو ڕنگ و بۆی بە ئیسلاح قەومی و نەتەوەی و ئەوەی کە زەنجانی و کوڕی حەسەنی و فەرماندەکانی سپای پاسداران و ئەوانە پێدەن ئەو ڕنگ و بۆی لێ بکەنەوە وەکو کێشەیە کە هاتووەتە پێشەوە زۆر جار لە سەقز لە سنە لە مەهاباد لە شارەکانی دیکەش دەبینی کەسێک بە چەقۆ تێدا دەچێت، کەسێک لە ڕووداوێکی ترا تێدا دەچێت، خەڵکی تێوە دەگلێ وەک ڕووداوێکی عادی کە هاتووەتە پێشەوە حەولیان داوە کە ئاوا چاوی لێ بکرێت لە عینی حاڵیشدا ئەوەشیان تەشخیص داوە کە ئەوە سپا و ئیتلاعات و زەنجانی و ئەوانن کە دەیانەوێت ڕنگ و بۆیەکی نژادی پێ بدەن، دەیانەوێت بیکەن بە شەڕی کورد و تورک، هەر بۆ یەکانێ لە بەرابەریانە ڕاوەستاون بە خۆشبەختانە و پشتیوانیان کردووە لەو تەزاوراتی کە کوردەکان کردویانە. زیاتر لە 1500 نەفەر خەڵک کۆبوونەتەوە کە هەروکو عەرزم کردن چوون بەرە ژاندارمەری کۆن لەوێت تەزاوراتیان کردووە، خۆ پیشاندان بووە، دروشم دراوە بەشێکی بەرچاو لە خودی تورکەکانی ژەنە ئەوانەدا بەشدار بوون و پشتیوانیان کردووە. بۆ یەکانێ هەڵوێستی خەڵکەکە باشە و ئەوان دەزانن کە ئەو ڕووداوەی کە ساڵی لە سەرەتای شۆڕش پەنجاوەشتوانە لە ناوچەیە قەومات چه زەرەروزیانێکی بۆ خەڵکە گەیان، چه فاجعەیەکی لێکەوتەوە، ئەوان بەخۆشیەوە وشیارن لەو ڕووداوانەدا و باوەڕی من ئیجازە نادەن و نابێ ئیجازە بدەن ئەو خەڵکە بە قسەی تاوانبارێکی وەکو زەنجانی یا وەکو فەرماندەکانی سپای پاسداران یا وەکو بەکرێگیراوانی دیکە بستە ناو کێشەیەک وەکی کێشەی ئەوان نییە، بەڵکو لە ئەمڕۆکەدا کە هەموو ئەتراز و ناڕەزایەتیەکان ڕوبەڕووی جمهوری ئیسلامی بووەتەوە، ڕوبەڕووی بەیتی ڕاهبەری و سپای پاسداران و سەرکردەکان و جمهوری ئیسلامی بووەتەوە، نابێت لێرە ئیجازە بدەین لە شارێکا کە ساڵهای ساڵە سەدان ساڵە بەیەکەوە ژیان دەکەن چکۆلەترین خەلەلێک لە خەباتی ئەو خەڵکەدا و لە هاو خەباتیانە بژور بێ. بۆ یەکانێ هەم دەبێت لە دژی پانتورکیستەکان هەم لە دژی ناسیۆنالیستێکی کوێری کورد کە بیهەوێت لەم ماجرایانەدا
خازانج پەرستی خۆی بەرێتە پێشەوە دەبێت خەڵک لە دژیان ڕاوەستن و مەجای ئەو نەوع تەفرەقە و ناکۆکییانیان پێ نەدرێت. زۆر باشە کاک حەسەن، من پرسیارێکم نییە، ئەگەر خۆتان ئەزانن نوکتەیەک یا قسەیەک ئاماژەتان پێنەکرد بفەرموون. منیش ئەرزێکم نییە، هیوادارم ئەم ماجرا لێرە تەواو بێ. داوای بە سزاگەیاندنی تاوانباران، داوای قانونی لەسەر کەسێکی وەکو زەنجانی بەکرێگیراوێکی سپای پاسداران و ئیتلامۆرەیەکی بەدناو کە هەموو خەڵکی نەغەدە بە کورد و بە تورک و بە خەڵکی دیکەوە دەیناسن، لەسەر ئەوە تۆمار کرێ داوای محاکمەی بکەن و مەجال نەدەن بە کوڕی حەسەنی و مەجال نەدەن بە جەماعەتێکی تۆنداژۆ لە هیچ لایەک ئەو کێشەیە دروستکەن. ئەو شارە شاری پێکەوە ژیانە، نەک تەنها ئەوێ دەبێ هەموو ئێران شاری پێکەوە ژیان بێت. هەر جێگایە کە تۆ ئەمڕۆ کە پای تێبنەی نەتەوەی جیاوازی تیا، ئاینی جیاوازی تایە، شتی جۆراوجۆری تێدایەوە نابێت لەسەر هەموو شتێک ئەوەی کە لە هەموو شتێک مقدەستر خودی ئینسانیەتە، هیچ شتێکی تر لە ئینسانیەت گەورەتر و مقدەستر نییە. بۆ یەکانێ ئێمە داواکەین کە هیچ مەجالێک نەدرێت بەو نەوع کێشانە و مەجال نەدرێت کە جارێکی کە ڕووداوی نەخوازرا و بە تایبەت لە شارێکی وەکو نەغەدەدا کە تەجروبەیەکی تاڵیشی شەڕیشی تێدا هەیە دووپات بێتەوە و ئەوە جمهوری ئیسلامی نە دڵسۆزی تورکەکانە نە دڵسۆزی کوردەکانە. فەرماندەکانی سپا و نمایندەی ڕژیم و کوڕی حەسەنی و ئەوانە نمایندەی جمهوری ئیسلامین بۆ تەفرەقە. هەر لەو کێشانەی کە لە خوزستان هاتە پێشەوە ئەوان دەیانوێت لە تەفرەقە ئیستفادە بکەن، لە خەباتی کرێکاری دەیانوێت لە تەفرەقەی لە هەمووی ئەوانە. بۆ یەکان ئێمە داوامان ئەوەیە کە لە خەڵکی شاری نەغەدە خوازیاری بە مجازات گەیاندنی تاوانباران بن لەسەرەوەی هەمووی ئەوان زەنجانی ئەو فەرماندانەی کە ئەو ماجەرەیان بینیوە بەجێ ئەوەی کە کێشەکە داکوژێنن نردویانە بە پەلە لە ڕزاییەوە 12 ماشێن هێزی ویژیان هێناوە دەبێت خوازیاری مجازاتی ئەوانە بن و لە عینی حاڵیشدا سەرخۆشی خۆمان پێشکەش بە بنەماڵەی ئەو گیانبەخت کردووە فەردینی ئیبراهیمی دەکەین و هیوای باشبوونەوەی هەرچی زووتر بۆ کەماڵی محەممەدی ئەو بریندارانەی دیکە دەخوازی. زۆر سپاس کاک حەسەن ڕەحمانپەنا، ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بۆ بەشداری لەم لێکدانەوەیە. سپاس بۆ بەڵێ بینێرانی عزیز، سەرنجی ئێوەش ڕادەکێشم بۆ بینینی درێژەی بەرنامەکانمان.